میوانە خۆشەویستەکان، هونەردۆستان، بەناوی مەکتەبی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی حیزبی شیوعی کوردستان بەخێرهاتنی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین. لە شاکارەکانی هونەرمەند سلێمان شاکر جوانی هەمیشە براوەیە. چەند ساتێک لەگەڵ دەست و پەنجە زێڕینەکانی دکتۆر جەلیل ئازیت مامۆستای هونەرمەند بە ئامێری سەنتور با بەڕێزیان بفەرمێ. دەست خۆش بۆ مامۆستای هونەرمەند دکتۆر جەلیل ئازیت بۆ دەست و پەنجە ڕەنجینەکانی و ئەم پارچە مۆسیقایی کە پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویستی کرد.